بەڵێ هێوی بە بەردەوامی لە شاشەی کورسات نیوزەوە بەردەوامی لەگەڵتان بۆ گواستنەوەی سات بە ساعتی زانیاریەکان سەبارەت بە قەیرانی ئۆکراین رووسیا ئەمڕۆ دەستی کردووە بە هێرش بۆ سەرچەند ناوچەیەکی ئۆکراین ئەوەی کە هەواڵەکان پێمان دەڵێن خارکێف گیراوە لەلایەن رووسیاوە. خارکێڤێکێکە لە شارەکانی ئۆکراین شارێکی گەورەیە بەڵام هاوسنوورە لەگەڵ رووسیا و لەبەرەوە بۆیە کە هێرشەکان دەستی پێ کردووە یەکەم ناوچە ئەوێ بەرهێرشەکان کەوتو هەرچەندە باز لەوە دەکرێت کە لە دەوروبەری کیێڤی پایتەختی ئۆکراینیش دەنگی تەقینەوە دەبیسترێت. سەرۆکی رووسیا دەڵێ ئێمە ژێرخانی سەربازیە وڵاتە دەکەینە ئامانج بۆی کە چەک دابماڵین لە حکوومەتی ئۆکراین. ئێمە بۆ ئەم بابەتە لە ستۆدیۆ میوانداری دەکەین و گفتوگۆ و شرۆڤە دەکەین لەگەڵ بەڕێز نەوزادی مهندس کە چاودێری سیاسیە. بەخێر بێ کاک نەوزاد. زۆر سپاس بۆ کاک نەوزاد بەیانی باش. بەخێر بێ کاک نەوزاد. ئەم پێشاتانە هەموو شتەکان ئاماژەیان بۆ بوو کە شەڕ دەست پێ دەکات. بایدن هەمیشە هۆشداریەدا ئەی و شەڕەکە لە ڕێگەیە شەڕەکە لەبەردەم ئۆکراینە بەڵام لە بەرامبەردا پوتن دەی و ئەمانە هەمووی گەورەکردنی زیا لە قەبارەی بابەتەکەی بەڵام دەستی پێکرد. ڕاستە بەداخەوانیان بەیانە هەموو دنیا لە ئەنجامی تەقینەوە و بردومانکردنی رووسیا بۆ وڵاتێکی ئۆکراین لە دراوسەی خۆی و هاوڕەگەز و هاوپیشە و هاونەتەوە و هاو وڵات بوون تا ساڵی 91 ئۆکراین بۆ خۆیەکێک بۆ لە کۆمارە سۆڤێتیەکانی جاران بەڵام لە دوای ئەحداسەکان و ڕوودا و گۆڕانکاریەکانی دنیای و کاتە هەموو 15 جمهوریەت و کۆمارەکان یەکێتی سۆڤێت هەڵوەشایەوانە لە ئەنجامی سیاسەتە هاڵەکانی بلۆکی سوسیالیستی ئەو کاتێک کە بە درێژایی ساڵی 1945 لە دوای حربی عالەمی دووەمەوە تانەوە تویەک بەردەوام بوو تەواو گەلانی ئەو وڵاتانە ویسیان سەر بەخۆی خۆیان بەدەست بێنن هەریەکە لە کۆماری خۆیان بژی و پێشکەوتن بکەوە بکرانەوەکی تەواوکە بە ڕووی دنیا و غەرب و ڕۆژاو ئەوروپایە. بەداخەوە پۆتین ئەوە چەند ساڵێکە و بە یەکێکە لە دیکتاتۆرترین سەرۆکەکانی دنیا و بۆ خۆی ئەوە چەند جارێکە پێم وایە ئەم جارە پێنجەم جارە کە هەڵدەبژێرێتەوە بە حیلە شەرعی دەمێک دەبێتە ڕئیس وزەرا و دەمێ بێتە ڕئیس و ئەی گۆڕێتەوە بەم شێوەیە. بۆیە بەڕاستی ئەم تەسەڕوفاتانەی پۆتین من دوی ئابی ساڵی 1990 سەدام حوسێنم بیرەکەوێتەوە لە دوونیویشەوە چوو کوێتی داگیر کرد و کەسێکی لەگەڵ ڕێزم ئەمیل و بەکرێگیراوی خۆی هێنایە پێشەوانەیە عەلا ناوێک بوو باشە و داوای کرد بە ناوی دەوڵەتی کوێتەوانەیە داوای لە جێشی عێراقیم کردو بێت کوێت ڕزگار بکاو و کردیە سەرۆک و نوێنەری کوێتی ڕزگارکراو بە حساب و دوایش کوێتی کرد بە پارێزگای ژمارە 19 لە عێراقا. ئێستا ئەمان ئەو دوو هەرێمە بچووکەی کە لەسەر سنووری رووسیان و لە هەرێمی دۆنباسان ماوەیەکە وەکو ئەوەی باسەکرێت لە مێژووە زۆرینەیەکی رووسی نەژادی تایە زایدەن ئۆکراینیشی تایە و پێکاتەی نەتەوەی کەشی تایە. لێرەوانێ ئەمان هەوڵ دەدان بە شێوەیەک لە شێوەکان بچنەوە ملکەتی رووسیا ببن و بچنەوە سەر رووسیا و رووسیاش ئەمەی بە خۆی بە هەلێک زانی و بە وەسیلەیەک زانی کە دەدەخول بکات لە شوونی ئۆکراینە چونکە خۆتان زان ئۆکراینە لە دوای ساڵی 91ەوانێ هەموو جمهوریەتەکانی کەش ڕووی بەڕووی ئەوروپا و بەڕووی ڕۆژهاوایە کرانەوە بۆ خۆتان دەزانن میلەتانی ئەو دنیایش وەکووتمان بە درێژایی 45 ساڵی دوای حربی عالەمی دووەمەوانێ تا ساڵی 90 لە نظامێکی ستالینی داخراوی زۆرتوندا دەژیان کرانەوە و حەزیان بەکرانەوە و دیموکراسیەت و هەڵبژاردن و ئاڵوگۆڕی دەسەڵات و ئاشتیانە بوو باشە ئەمەی پێ بە هەڕەشە بۆ خۆی دادەنا. تەمەن بۆ خۆشتان دەزانن ململانێکی مێژووی لە بینی بلۆکی سۆسیالیستی و سەرمایەداری غەربا هەیە و ئەمانیش ڕێکە هاوپەیمانی ناتۆ کە لە هەموو ئەوروپا و بەسەرکردایەتی ئەمریکا پێک هاتووە حتمما دەیانەوێت هێواش ئەوە نەبێت کە ململانەکان خاو ببێتەوە لە ڕووی ئابووری لە ڕووی ئەمنی لە ڕووی کەلتوریەوە رووسیا هێندەی تر بچووک بکەنەوانێ بۆیە هێواش ئەو کۆمارانیان بەرەو خۆیان ڕادەکێشە و ڕژێمەکانیان دەگۆڕی ووان دەکرد نزیک ببنەوە لەسەر سنوورەکانی رووسیا. تەبان بۆ خۆتان زانەگەر سەیری جوگرافیای ئۆکراینیا رووسیا بکەن وڵات ئەوەیە سنوور بە سنوورەوەیە و رووسیا زۆر باش لەم مەرام و پلانانەی ناتۆی تێدەگەیشت. مەسەلەکەش دوو سەبەبی ڕئیسیە. یەکەم ناحیەی ئەمنیە کە رووسیا زۆر دەترسێ و تەواو ناتۆ هاتۆتە سەر سنوورەکانی و بەردەرجی ماڵەکەی خۆی و ئەمە بەترسی بۆ خۆی بدانێ. دوو مەسەلەی ئابووری و اقتصادە بەتایبەتیش غازی سروشتیە کە خۆتان دەزانین ئۆکراینە و بەتایبەتیش دوورگەی قرم کە ساڵی 2014 داگیری کرد
باشە سەرچاوی غازێکی سروشتیە و لە دوورگەی قرمەوانێ بڕیار بووکەوە بۆریەکی تازەی غازی سروشتی بۆ ئەوروپا ڕابکێشێت کە بەدیلی دوو خەتەکەی تر بێت کە رووسیا بۆ خۆتان دەزان رووسیا سەرچاوی یەکەمی غازی سروشتی دابینکردی هەموو ئەوروپایە بەڕاستی ئەوروپا بە بێ غازی سروشتی رووسیا دەبێتە کیشوەرێکی زۆر ساردی ڕقەبوو بەستەڵک کە خەڵک ژیانی زۆر قوش دەبێتی هەیە ئەمە یەکێکە ئەو دوو هۆکارە هۆکاری سەرەکی باشە تاوای وڵاتان ئەمریکاش باسیێوەکەن کە سزا بەسەر ڕوسیادا دەسەپێنن ڕەنگە لەو چوارچێوی سزانە ئەو مامەڵانەش ڕابگرن باشە بەڵام رووسیا ئەگەر بوون ئۆکرانیش داگیر بکە ئەنجامەکەی خۆی ناپێکێت ئەگەر بەم شێوازە بێت کاتە بە زەرری بۆ مێنێت و لێکچوانێکی جوانت کرد لاوی کە ڕژەمی باس دەستی بەسەر کوێتاگرت و ئێساش رووسیا دەست بەسەر ئۆکرانیا دەگرێت زیانەکانی شەڕی کوێت تازەوە لە کۆڵ عراقە بێتوانێت پێ دوای هەمان سینارۆ بۆ رووسیاش دووبارە دەبێتەوە خۆی بەڵێ لەبەرەوەی ئەو کاتی ئەگەر بڵێن لە کاتی عێراقی ساڵی 90 هاوپەیمانێکی نێودەوڵەتی 33 دەوڵەت سەرکردایەتی دەکرد ئێستا بۆ خۆتان زان یەکێتی ئەوروپا بۆ خۆی 27 وڵاتە بە سەرکردایەتی ئەمریکا وەزایدەن وڵاتانی تریشی لەگەڵ هەر ئەم بەیانیە سەرۆکوزرانی کەنەدا کۆمەڵێک لە عقوباتی بەسەر مەسئولین و بانکە دارایەکانی رووسیا سەپاند و ئەمڕۆژ قەرارە یەکێتی ئەوروپا بە هەمان شێوە حوزمەیەک یا گوژمەیەک لە عقوبات بەسەر شخصیات 365 کەسی تێدایە یەکەم کەسیاشان وەزیری دیفاعی رووسایە و وەزایدەن ئەو 365 ئەندام پەرلەمانی رووسایە کە دەنگیاندا بە داگیرکردی ئەو هەریەم و شەڕەکە بۆیە بەڕاستی رووسیا بۆ خۆی ڕاستە لەواچێت اقتصادی بەرەو گەشەکردن چووە بەڵام تەحملی ئەم ئەزمە گەورەیە ناکە و ئەم شەڕێکی بچووک نابێ ئەو پێشکەوتنی کە ئێستا بەدەستی هێناوە لە پاش ئەم جەنگە ئەگەر بە تەواتی ڕووبە دووبارە پێشکەوت نەدانێتەوە خۆی بەڕاستی من تەسەورەکەم وەکوواڵێن ناتۆ و ئەمریکا ئەیانەوێت ئەمجارە بە جددی رووسیا زۆر بچووکتر بکەنەوە چونکە بۆ خۆتانزان لە هەر لە ئەنجامی شەڕەکە و لە دوێنێوانێ چوار وڵات پشتیوانی لە مووقیفەکانی رووسیاکە چێن بیلاروسیا کۆمارێکی زۆر بچووکی سەر بە رووسیا خۆەتی سووریا کە سووریا یەکێک لە بیانەکانی پۆتین ئەڵێ ئێمە قبول ناکەین ناتۆ ئۆکراین بکاتە مستعمەرە و هەیمنە و هەژمونی خۆی لەسەر ئەی تۆ لە ساڵی 2011 و پێشتریش سووریات کردو بە مستعمەرەی خۆت ئەوەی سووریا کە تاسا کێشەکانی چارەسەر نابێ تا ئێستا یەکێک لە سەبەب ڕئیسەکانی رووسیا و پشتیوانی لە هێزە تیرۆریستەکان و خۆشێتی باشە دووهەم دەوڵەتی ئەمریکای ئەفریقای وستایە وڵاتێکی زۆر فەقیر وەژای دەوڵەتی ئەفریقایە و چوارەمیشان فەنزوێلایە فەنزوێلا بۆ خۆی دیکتاتۆریەتە و دژایەتی مەسەلەن ئەمریکا ئەوانە باری باش نییە کەواتە عێراقی ژەروا بوو بۆ معلوماتان ئەگەر بیرتان بێنمەوانەیە یعنی هەندێ وڵاتی زۆر زەعیف و لاواز مۆریتانیا پشتیوانی لێکرد مۆریتانیایکی بچووکی ئەو کاتە هیچ نەبوو مەسەلەن یەمەنێکی عەلی عەبدوڵڵا ساڵح پشتیوانی لێکرد لەبەرەوە رووسیاش ڕاستە قووەتی هەیە گاڵتەی پێ ناکرێت دووەم قووەتە دووەم جێشە لە دنیاە و وەکوڵێن ترسانەیەکی ئەسلحە و چەک و تەقەمەنی پێشکەوتوی نەوەویشی هەیە بەڵام من تەسەور ناکەم بگاتە بەکارهێنانی ڕادێنەوەی چونکەنەوەوی تۆ لە منی ئەیت بۆ خۆش زیانەگەین و هەموو دنیا زیانەگەینێت بەڵام ئەم شەڕە ئەوە ئێستەکانە ئەڵێ بە تۆبارانکردنە و سوپاهێتە پێشەوە سبەینێت تونند و تیژ بێ ڕۆکێتی دوور هاوێژ و عەبرەلقارات بەکارێن لە بینی ئەمریکا تەنانەت ئەوروپا بۆی بەڕاستی با پێتان بڵێم حقیقەتێک ئەم شەڕی ئەوروپایە کشوەری ئەوروپا چونکە هەمیشە ئەوروپا دائیمان بۆتە سوتەمەنی لە بینی بلۆکی سۆسیالیست و بلۆکی ڕۆژئاوای ئەمریکایە و خۆشتان دەزانن لە شەڕی حاربی عالەمی دووەمە ئەوروپا بووە دوو کەرتەوانێ نیوەی بە بلۆکی سۆسیالیست کەوت نیوەی بە ڕۆژئاوایەکان کەوت بۆ خۆشتان دەزانن ئەوەتەی ڕژێمی کۆمونیست و ستالینی و حیزبە ستالینیەکان لە ئەوروپای ڕۆژهەڵاتە باڵادەست بوون ئەو وڵاتانە هەم دواکەوتوو بوون هەم دیکتاتۆر بوون هەم داخرا بوون کاتێک لە نەوتوێکە نظامی دنیای تازە هاتە گۆڕێ هەمویان بەلێشا و ڕویان کرد کاک نەوزاد لە بارێکی ترە ئەمە باز ئێمە لە رووسیاکەین کە رووسیا بەم شێوەیە بە مامەڵەوە لەگەڵ ئەوروپاکە بەڵام لە بارێکی ترە ئەوەی کە چاودێرانی سیاسی لێکدانەوەی بۆکەن بە پێچوانەوە ئەڵێن نەخێر ئەمە جارێکی تر بەهێزبوونەوەی رووسیا بەڕووی هەم ئەوروپا هەم ئەمریکایە چونکە ئێستا بڵێن بوێری ئەوەی هەیە کە ئیتر هەنگاوەنێ بەرەو ئەو شوێنانەی کە ئەوێت بچێتە ژێر کێفی ئەوروپا ئەم نەخێر ئەیان هێنێتەوە بەلای بلۆک بەندیەکەی خۆیەوە لە بەرامبەرە بایدن هەمیشە ئەڵێ چی لەم کاتی ململانێ و قەیرانەیە ئاماژەی بۆ کە ئێمە ڕێگە نادەین رووسیا وا بکە ڕێگە نادەین ئەو بەڵام لە بەرامبەریشاڵێ هێزیش نارین لە ئۆکراین
خۆی بەداخەوانێ یەکەم قسەکەی تۆ ڕاست و من بۆ خۆشم وتم گاڵتە بە توانای رووسیا ناکرێت لە هیچ ڕوویەکەوانێ پوتن بەهێزە بەڵێ پوتن بەهێزە و من تەسەورەکەم ئەگەر ئەم هەنگاوی بۆ بچێتە سەر هێواش هەنگاوی باشتریشە نیە بۆ گرتنەوەی هەموو کۆمارانی کە وەکوتم طبعاً بۆتان ئەو معلومانە بڵێم پۆتن خەونێکی زیندووکردنەوەیەکی سۆڤێت و سەردەمی قەیسەرە گەورەکانی رووسیای هەیە و خۆشی ئێستا هەر بە تەشبیه ناوبانگی قەیسەری پێ دەڵێن و خۆی لەوانەیە خۆی زۆر سێبەری لێ گەورە بوو بێ بۆیە بە دڵنیایی بەڵام ئەوانیش ئەمریکا و ڕۆژاوە ڕێگە پێنادەن ڕاستە بەداخەوە دەوڵەتی ئەمریکا لەم سەردەمەی دیموکراتیەکان حتمما خۆتان زان سروشتی حیزبی دیموکراتی ئەمریکا هەمیشە ئەوەندەی ئیتیمامە بە کێشەکانی ناوخۆی ئەمریکا بە کێشە دەرەکیەکان زۆر خۆی سەرقاڵ ناکە بە عەکسی کۆماریەکانە بوون من تەسەوورەکەم ئێستا ئەگەر کابرای ڕئیسی ئەمریکای پێشوو لەسەر ئەوە بواە وەزعەکانی زۆر زیاتر تێک دەدا خۆی نەرمینواندنی بایدنیش من تەسەورەکەم هۆکارێکی کەبوو بێ بۆ پرچێشیکردنی پۆتین بۆ نانی ئەم هەنگاوە ئەگەر ڕئیسێکی بە قووەت و بوێر و توند بواە لە ئەمریکا من تەسەور ناکرد مەسەلەن رووسیا ئەم هەنگاوە بێ هیوادارم من هیوادارم ئەم شەڕا کوتخایەن بێ چونکە بەڕاستی تەسیرات و کاریگەریەکانی بەتایبەتی بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاست و بە خۆشمانەوە هەرێمی کوردستان دەگرێتەوانێ هەر لە ئێستاوە سین کەوتۆتە خەتەریاتێکەوانە یاخود مەترسیەکان و کە شەڕەکە ئەو هەرێستا نرخینەوت گەشتە $101 $101 بۆ هەموو دنیا زیان بەخشە چونکە هەموو وڵاتە پێشکەوتەکان نەو دەکردن بە پارەیەکی زۆر دوایی دەبێتە بارگرانیەک بۆ منتوجاتەکان و سعری منتوجات و کاڵا و خواردن لە هەموو دنیای گرانەوە تورکیا هاواری لێ هەڵساوە ترسیەوەیەکەوە سیاحەت و داهاتی زۆر دابەزێت چونکە خۆتان زانن بەندەر و گەروی بەسفۆر یەکەم دەرچەشە بۆ رووسیا طبعاً رووسیا تەنها لە ڕووی ڕۆژهەڵاتیەوە تۆزێک کراوەیە وەکو سنوورەکانی ئەجینال لە ڕووی غەربەوە هەمووی داخراوە و ناتۆ هەمووی پرچێش ئەوە کردووە هەر لە تورکیاوە هەر لە پۆڵنداوە هەر لە بیلاڕووسیاوە یعنی چواردەور و گەماروی رووسیایان ناوە بۆیە بەڕاستی شەڕەکە گاڵتی پێ ناکرێ مەترسیەکی جددیە بۆ هەموو دنیا هیوادارم بە کورتی و کورتخایان بێ و دنیا ئاشتی و ئارامی تیا بگەڕێتەوە بەڕاستی ئەگەر ئەم بڵێن شەڕێکی کورتخایان نەبێ و تەنها بۆ مەبەستی چەند ناوچەیەک نەبێت و فشارێک نەبێت بۆ سەر ئەوروپا مەترسیەکانی زیاتر لە داهاتووە چی دەبێت چونکە بەڕاستی ئەگەر تەشەنە بسێنێ لەوانەیە هاوڵاتێکی ئەوروپیش تووشی دڵە ڕاوچێ بکە حتمما من لەوانەیە ئەگەر خۆشببختانە بڵم یا خۆشیش نییە کە لە ئەنجامی شەڕاشێکی واڕووبا من تەسەورەکەم ئەو ئەوروپایی کە لە لای وڵاتانی ئێمە و ئەفریقی و دواکەوتەکان ببووە بەهشتی سەر ڕووی زەمین من تەسەورەکەم ئەگەر شەڕەکە درێژە بچێشێت بۆ معلوماتان لە حربی عالەمی دووهەمە و لە حربی عالەمی یەکەمە ئەوروپا و خۆی لانکەی شەڕەکە هەڵگیرچانی شەڕەکە بوو چ ماڵوێرانیەکی بەسەرا هات چ ڕووخان و کاولبوون و داتەپینی ژێرخانی ئابووری و ئەو خۆشگوزرانی کە ئێمە ئەیبینین بگەڕێرەوە بۆ 50 ساڵ 6 ساڵەمەوە بەر ئەوروپا وێران بووە باشە لە ئەنجامی شەڕەکانەوە بۆیە بەڕاستی ئەو قسەی جەنابت ڕاستە هاوڵاتیانی ئەوروپی لەوانەیە ڕوو بکەنە سەفەر بۆ کشوەری ئەفریقای دواکەوتوو بێنەوانێ وڵاتانی ئێمە بە شەرتێک وڵاتیانی ئێمە بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خۆتان زانن سەرچاوێکی گەورەی وزەی هەموو دنیاە هەمویان هەوڵ دەدەن ئەم سەرچاو وزەیە دەست بەسەرا بگرن بۆیە ناوچەکەمان من بەدڵنیام ناوچەکەمان پارێزاو نابێت لە پڕیشکی ئاگری ئەو شەڕە بۆیە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق وەکو دەوڵەتێکی سەخاوەن سیادە و سەروەر هەر لە ئێستا و پلانی خۆیان هەبێت بۆ پارێزگاریکردن بۆ داویکردنی پێداویستیەکانی خۆراک و ئەوە بۆ چەند مانگێکی داهاتوو چونکە بەڕاستی شەڕ وەکو وتم خاڵی دەستپێکی هەیە بەڵام خاڵی کۆتایی زۆر زەحمەتە هیچ کەس لایەنێک بتوانێت دیاری بکە اللهم تا ئەوەی کە خۆتان دەبینن هەموو شەڕێک لە ئەنجامی ئەگەر درێژخان بێ لە ئەنجامی 19 ساڵ اینجا بە وەساتە و بە گفتوگۆی نهێنی و ئاشکرا دەتوانن ڕێبکەون بەڵام دەستپێکردنەکە خۆی زۆر ئاسانە ئەوە تا لە تەقینەوەی گول لە تۆپێکەوانێت دەستپێکە بەڵام دواتر درێژای کێشێت مەساحەیەکی گەورە جوگرافیایکی گەورە ماڵوێرانێکی گەورە بە دوای خۆیدایانێ وەکوتم نقطەی کۆتایی زۆر زەحمەتە هیچ کەس ویلانی کۆنتترۆلی بەدەستەوە بێت دەستخۆش بۆ بەڕێز نەوزادی مهندس کە چاودێری سیاسیە بەڕێزیان ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕاستەوخۆ لەگەڵمان نبوو بەخێر بێ سەرچاو خۆشحاڵ بن کە لێرە بن زۆر بەخێر بێ